بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان پەرلەمانی کوردستان بۆ ماوەی دوومان کۆبوونەوە ئاسایەکانی ڕادەگرێت و تا ئێستاش چارەنووسی یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە بەنادیاری ماوەتەوە دوای ڕەتکردنەوەی یاسای چاکسازی لە خانەنشینی موچە لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان تاکو ئێستا هیچ وادەیەک دانەنراوە بۆ یاساکە هەموار بکرێتەوە. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆ سەرەکی ئومێد حەمەعالی ئەندامی پەرلەمانی کوردستان لە هاولێری شەوە شوکوریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاگومێت بەخێر بێنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس لەوکەین کە پەرلەمانی کوردستان ئایا دوو مانگ چۆتە پشووە لە پەیڕەوی ناوخۆ چۆن ناوەبرێت دوایی بینە سەر چارەنووسی یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە. سڵاوتان لەبێ و سوپاس بۆ بانگشتەکەتان بێگومان ئەوە پشووی فەسڵی تەشریعیە واتە یاسادانان ڕادەوەستێ بۆ ماوەی دوو مانگ وەک پشوو نییە لە حەقەتە تەنها جەلسەی ئاسایی پەرلەمان ڕادەوەستێ ئەمە لە دۆخی ئاسایی وڵاتدا حاڵەتێکە نۆرماڵە بەڵام لە دۆخێکی ئەوهای کە ئێستا ئێمە تێدا دەژی لە ڕووی سیاسی لە ڕووی دارایی لە ڕووی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و ئەو پێویستیانەی کە ئەو ڕۆهەن جیالەوە بارودۆخی کوردستان بەگشتی دەسەر ئاستی کوردستانی گەورە ئەفری بە تایبەتی پەرلەمانی کوردستان لانی کەم پێویست بوو مانگێک فەسڵی تەشریعەکە درێژ بکاتەوە و ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان ڕەنگە لە فراکسیۆنی جیاوازیش بەڵام ئێمە لە فراکسیۆنی گۆڕان داوای ئەوەمان کرد کە مانگێک فەسڵی تەشریعەکە درێژ بکرێتەوە بەداخەوە
لە ئاخر کۆبوونەوەی پەرلەمان کە قەرار بوو بکرێ و نەکرا چەند جارێک دواخرا و دوجار هەر بە تەواوەتی کۆتاییان پێهێنا و ئەنجامیان نەدا سەرۆکایەتی پەرلەمان بە بێگەڕانەوە بۆ فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمان. ئێمە بەرنامەی ئەومان هەبوو کە ئەو مەسەلەیە لە ڕێگەی دەنگدانی ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە یەکدا بکرێتەوە مانگێک بۆ فەسلی تەشریعی درێژ بکەینەوە و تەنها یەک مانگ لەو بەڵام بە پێڕۆی ناو خۆ دەتوانن ئەمە بکەن بۆنەوە فەسلی تەشریعی بکەن بە یەک مانگ لە بری دوو مانگ. ئێمە تەبەن بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەتوانین یەک مانگ لە دوو مانگەکە خەینە سەر فەسلی تەشریعیەکەواتە بەردەوامی بە کاری ئاسایی پەرلەمان بدەین هەڵبەدەمەش بە پێی دەنگدانی ئەندامانی بەڵێ بەڕێز دەڵێ بۆم بارودۆخە ناگونجێت ئەم درێژکردنەوەی دوو مانگە لەبەرچی توانن هیچ بکەن بۆ نمونە لە پەرلەمان لەم بارودۆخە پەرلەمان و کاریگەری هەیە کە بتوانێت شت بکا بۆ نمونە. تەبعاً کاریگەری پەرلەمان پرسیاری زۆر لەسەرە ینی بۆی ئێمە سەرەتا ینی جەخت لەسەر تێڕوانینێکی خۆم بکەمەوە کە لەسەر پەرلەمان وەک دامەزراوەیەک بەردەوام لە زۆربەی پرسیارەکانە ئەم قسەیە دووبارەکەمەوە. پەرلەمان دامەزراوەی وڵاتێکی دیموکراسیە لە ناو سیستەمێکی دیموکراسیە دەبێت چاوەڕوانی ئەوەی لێ بکرێت بە تەواوی و بە هەموو معناکانی خۆی ڕۆڵی خۆی بجێڕێ. بەڵام لە بارودۆخێکی ناجێگیر و ناسەقامگیر لە ڕووی دیموکراسیەوە ئەسڵەن جێپرسیار لە ڕووی دیموکراسیەوە پەرلەمانێک کە بۆ ماوەی 2 ساڵ بە هێزێکی سەربازی حیزبی و بە ئەمری سەرۆکی حیزبێک کە ماوەی چەند ساڵ لە پۆستەکەیە بە ناشەرعی حکومڕانی هەرێمی کوردستانی کردووە داخرابێ بێگومان چاوەڕوانیکردن لێی وەک ئەوەی کە پەرلەمانی وڵاتێکی بەتەوامانە دیموکراسی ڕۆڵ دەجێڕێ بێگومان ئەم چاوەڕوانیشی لە جێی خۆیدا نییە. ئەمە بۆ ئەوە نییە کە لە ڕۆڵی پەرلەمانی کوردستان کەم بکەینەوە بەڵکو دەبێت پەرلەمانی کوردستان وەک بەشێک لە تێکۆشانی کۆمەڵانی خەڵک و هەموو هێزە ئازادی خوازەکان تەماشا بکەین لە پێناو ڕەخساندنی بارودۆخ و ژیانێکی دیموکراتیانە لە هەرێم. پارلەمان بەشێکە لەو تێکۆشانە سیاسیە نەک هەموو مەرجعیەتی تێکۆشان یاخود نەک هەموو سەرزەمینی گۆڕانکاری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کە ئێمە دەمانەوێت وەک هێزی سیاسی لە وڵاتە بەرجەستەی بکەین. بۆیە قسەکەم بۆەوە نییە لە ڕۆڵی پەرلەمانەکەم بکەمەوە بەڵکو پێم وایە ئێمە دەبێت بە خوێندنەوەی واقعی سیاسی هەرێمی کوردستان بەقەدەر ئەوە چاوەڕوانی ڕۆڵی پەرلەمان بکەین. بەڵام سەرباری هەموو کێشانە بەڵێ پەرلەمانی کوردستان دەتوانێت ڕۆڵ بگێڕێ لە مەسەلەی چاکسازی کە بێگومان لە ماوەیە یەکێک لەو یاسا پڕ ئیشکالیەتانە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵەوە و بابەتە بوو کە هەموو دەزانن ئیشکالێکی گەورەی لەسەر دروست بوو. پەرلەمان دەتوانێت لەو ڕۆوە ڕۆ بجێڕێ. پەرلەمان دەتوانێت لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی نیشتیمانی بۆ نمونە بۆ مەسەلەی عەفرین ڕۆڵ بجێڕێت کە ئێمە دوێنێ و پێر وەک فراکسیۆنی گۆڕان داوامان کردووە پێویستە سەرۆکایەتی پەرلەمان جلسەیەکی ناسایی پەرلەمان ڕابگەینێ لەسەر دۆخی عەفرین و چیمان پێدەکرێت پشتیوانی عەفرین و ڕۆڵی دیبلۆماسی پەرلەمان لەگەڵ هێزەکانی کە نوێنەرایەتیان هەیە دەوڵەتانی کە نوێنەرایەتیان هەیە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لەسەر ئەو یاسایی کە یاسای چاکسازی خانەنشینیە و ئیشکالێکی گەورەی لەسەر دروست بووە ئێمە داوامان کرد کە بگەڕێتەوە بە تایبەتی مادەی سێ بڕگەی دووی مادەی سێ کە تایبەت بوو خانەنشینی پلە تایبەتەکان بگەڕێتەوە و ئەوە هەڵوەشێتەوە و بتوانرێ هەر خەلەلێکی شتەیدایە چارەسەر بکرێ بە تایبەتی لە مەسەلەی ئەوەی کە خەڵک چاوەڕوانی ئەوەی دەکرد ئێمە موچەی خانەنشینی بۆ 400,000 بەرز بکەینەوە لە 400,000 کەمتر نەبێت. ئێمە داوامان کرد بوو شەرمان لەسەر کرد بەڵام بەداخەوە دەنجی نەهێنا پێشنیارەکەی ئێمە خەڵک چاوەڕێ ئەوە بوو کە لە ئێستادا پەرلەمانی کوردستان وەڵامی هەم ناڕزاییەکانی خەڵک و هەم ئەو داواکاریانەش بداتەوە کە هێزگەلێکی وەکو ئێمە داوامان کرد. سپاس دەکەم دۆتەگرم بۆ لای بەرز دەگەر بچین هەولێر لای شکرێخان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بە پشووی فەسڵی یاسادانان ئێوەش پێتان وایە کە دەبووە لانی کەم یەک مانگ بە بۆی پەرلەمان بیتوانانی بە کۆمەڵێک یاسا تاوتێ بکە لەوانە یاسای
هەموارکردنەوەی یاسای خانەنشینی ئەو بڕگەی پرەباڵەکەن کە ناڕزایەتی شەقامی لەسەر بوو؟ بەنای خۆی گەورم هەربان سلااو لە ئێوە لە سەرجەنبی سەران و بنەرانی پەیام بەڵێ دیارە بەپی پەیڕەوی ناوخۆ لە دوو فەسلی تەشریعی هەیە لە نێوان ئەو دوو فەسلەدا دوو مانگ پشوونیە بەمانای پشوو بەڵام دانیشتەکانی پەرلەمان دەوەسێ لێژنەکان کاری خۆیان دەکەن پەرلەمانتاران کاری خۆیان دەکەن بەڵام لەو بارودۆخی ئێستا پێمان باش بوو و ئەو پێشنیارەمان کرد و داواکاریەمان پێشکەی بە سەرۆکاتی پەرلەمان کرد کە بۆ ماوەی یەک مانگی تر پەرلەمان بەردەوام بێ لە کاری خۆی لە دانیشتەکان بە تایبەتی کە بەرنامەی کار کۆمەڵێ بەرگە و مادە و زۆری تیاداما بوو بەداخەوە خەڵک کە لەم کات و ساتەدا بە شێوازێکی وە زۆرێک لە تێنەگەیشتن هەبوو بەرامبەر بەو یاسایی کە دەرکرا پێم وایە یاسایەکی زۆر چاک بوو لە بەرژەوەندی کۆی خەڵکی هەرێمی موچەیان بڕاو بندیوار بوون و لە بەرژەوەندی ئەوان بوو ئەو هۆسە و هەرایان دروست کرد 2000 دوای ئەوەی 3000 دانیشتی پەرلەمان دواخرا ئەمە بەدا بەڵێ قبول نەکرا خراپ پشوو وەکوبرێ ئێستا پەرلەمان لە دانیشتەکانی وەستاوە بۆ ماوەی دوو مانگ بەڵام ئێمە هەرچۆنێ بێ داوای دانیشتینە ئاسایی دەکەین و ئەو دانیشتنە ئاساییە ئێستا سەرۆکاتی پەرلەمان لە بەردەم سەفەرێکدان بۆ دەرەوەی وڵات دوای گەڕانەوەیان ئێمە پەیوەندیمان پێوە کردوون و هەماهەنگی هەیە لە نێوانماندا دوای گەڕانەوە لەو سەفەرەدا بە زووترین کات دانیشتێکی نەئاسایی ببەسترێ بۆ ئەوەی کۆمەڵێ پرس و ئەو پرۆژێ جارشتر بهێنرێتەوە ناوخۆلی پەرلەمان بە تایبەتی بڕگەی دوو لە مادەی سێ جارشتر گفتوگۆی لەسەر بکرێتەوە. بەڵێ یعنی ئێوە داواتان کردووە کە بۆ نمونە لەم ماوەیەدا کە بە پێی پەیڕەوی ناوخۆ توانن کۆبوونەوەی ناسایی بکەن بۆ نمونە دانیشتێکی ناسایی لەسەر یاسای خانەنشینی و موچە بکرێتەوە بۆی ئەوەی کە بڕگەی پلە باڵاکان ئەوەی کە ناڕزایەتی لەسرە بوو خانەنشینی پلە باڵاکان هەموار بکرێتەوە؟ بەڵێ ئێمە دوو داوامان کردووە داوایەک ئەو بوو کە پێشتر لە ناوخۆلی پەرلەمان زۆرێک لە فراکسیۆنەکان و پەرلەمانتاران داوای ئەومان کرد کە بەپی پەیڕەوی ناوخۆ دەکرێت ئەم لە نێوان دوو فەسلی تەشریعیدا کە هەر جارێ دوو مانگەیە دەکرێت بکرێت کورد بکرێتەوە بکرێت بە یەک مانگەکەی تر دانیشتەکان بەردەوام بێ بەڵام ئەمە کە نەکرا بەڵام ئێستا ئەوەی دووەم دەتواندرێت بکرێت دانیشتنی نائاسایی لە ماوەی ئەو دوو مانگەدا دەکرێت چەند جارێک دانیشتنی نائاسایی بە پێی پێویست ئەنجام بدرێت و پێی داواکاری پەرلەمانتار و فراکسیۆنەکان ئەم داواکاریە بکرێت و ئەم داواکاریە سەرۆکاتی پەرلەمان دەتوانێت جێبەجێ بکە و پێویستیشە جێبەجێ بکە بە تایبەتی ئێستا کۆمەڵی پرس و شتی گرنگ لە ئارادا هەیە خەڵکی هەرێمی کوردستان لە چاوەڕوانیدان و ئەم دانیشتە نائاساییەش دوای گەڕانەوەی دەستەی سەرۆکایەتی لەم سەفەرەدا ئەنجام دەدرێت. ئێوەی چاوڵێکتان هەیە بۆ نمونە بۆ ئەم دانیشتە نائاساییە بۆی مەسەلەن یاسای خانەنشینی ئەو کەم و کوڕیانەی کە هەیە بوون چارەسەر بکرێت چاوڵێک هەیە بۆ کۆبوونەوەی نائاسایی پەرلەمان بۆ نمونە کۆکردنەوەی واژۆ بێ قسەکردن بێت لەگەڵ فراکسیۆنەکانی تر؟ من پێم وایە پێویست بەوا ژووناکە ئێمە پەیوەندیمان پێوە کردوون ئەوان ژووتیان ئێمە ئامادەین کە ئەم دانیشتە نائاساییە ئەنجام بدەین بەڵام دوای گەڕانەوەمان لە سەفەر ئێوە زۆرێک لە فراکسیۆنەکانی تریش داوایان کردووە و خۆشیان هیچ ناڕزاییەکیان دەرنەبڕیەوە و ئامادەی خۆیان پیشانداوە بەڵام وتیان دوای گەڕانەوەمان لە سەفەر. بەڵێن ئێوە بە فەرمیدا وەکو فراکسیۆنی کۆمەڵ داواتان کردووە لە سەرۆکایەتی پەرلەمان؟ دەربڕیوە بەڵام وتی سەفەرێکی زەرورمان هەیە بۆ دەرەوەی وڵات. بەڵێ و ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا پرۆژەیەکمان ئامادە کردووە کە لە 8 مادە و هۆیەکانی دەرچواندن پێک هاتووە بۆ ئەوەی موچەی پلە باڵایەکان کە لە بڕگەی دوو مادەی سێ خەڵک ناڕەزایی خۆی دەربڕی و خوێنەوەی ناڕاستی بۆ کرا بەداخەوە
و بە تایبەتی وەکو باسم کرد کەسانێک زیاتر ئەم قەزیان زۆر گەورە کرد چونکە من پێم وایە کە ئێستا پەرلەمانتار لە 125 موچەی خۆی وەردەگری چ جای ئەوەی دوای خانەنشین بوونی ئێستا ئەوانەیە کە خانەنشین کراون لە خولەکانی ڕابردوو لە 3 خولی ڕابردوو بە 3 مانگ 4 مانگ جارێک ملیۆنێک وەردەگرن. جا ئێمە ئەو پرۆژه یاسامان ئامادە کردووە و پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی دەکەین بۆ ئەوەی ڕەنگە پێم وانمایە هەمە فراکسیۆنەکانی تریش هاوڕا دەبن لە بەڵێ بەڵێ ساڵانی خزمەت و بڕوانامە بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان شوکرێخان گرفتێکێک راوکارەمان چاکی بکەن کاگومێتێکە بگەرەمەوە لای بەڕێز سەبارەت بە چارەنووسی یاسای خانەنشینی چارەنووسەکەی چی بەسەر دوایەوەی کە گەڕێنراوەتەوە پەرلەمانی کوردستان چارەنووسەکەی چی بەسەردێت؟ ئێمە لە لای خۆمانەوە چارەنووسی ئەو یاسایەمان دیاری کردووە کە سەرباری ئەوەی ئێمە لە گفتوگۆکانی ناو جلسەی پەرلەمان کە بەداخەوە ئەوش داخراو بوو پێداگریمان لەسەر هەموو ئەو مەبادیئانە کردووە کە لە گۆشەنیگای ئێمەوە خزمەت بە چاکسازی خزمەت بە باشکردنی گوزەران و موچەی خەڵک خزمەت بە گێڕانەوەی بەشێک لە داهاتی بەفیڕۆدراو بۆ کۆمەڵە خەڵکانێک کە بە ناحەق و نایاسایی سوودمەند بوون لێی لەسەر ئەو مەبادیئانە ئێمە شەڕمان کردووە. ئێمە هەر لە سەرەتاوە ئەو ڕەئیەمان داوە کە بەشێکی زۆری ئەو یاسایە کە دەیەوێ دەستکاری حاڵەتی نایاسایی بکە و بە تایبەت خانەنشینی نایاسایی ئەمانە بە ئیمزای سەرۆکی حکوومەت و بەرپرسانی حکوومەت کراوە بۆیە هەر بە هەمان ئیمزات دەکرێ هەڵوەشێتەوە و پێویستی بە یاسانە بێت. بەڵام زۆر جار لە گفتوگۆکانە هەموو ئەوانەی کە بە شێوەیە لە شێوەکان نوێنەرایەتی ڕەئی حکوومەتیان کردووە ئەوەیان ڕاگەیاندووە کە حکوومەت دەیەوێ پاڵپشتیەکی یاسایی و پاڵپشتی پەرلەمانی بۆ ئەنجامدانی ئەم چاکسازیە هەبێت و ئێمە لەبەرەوەی بڕوامان بەوە هەیە کە چاکسازی هۆکاری بنەڕەتیمانەوەی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە و هۆکاری بنەڕەتیە بۆ باشکردنی گوزەرانی خەڵک و ئیدارە و فەرمانڕەواییەکی باش لە هەرێمی کوردستان پشتیوانی لە کۆمەڵێک خاڵ و مەبادیئی ناو ئەو یاسایە کردووە کە من بە کورتی ئاماژەی پێ دەکەم. یەک خانەنشینی نایاسایی 240,000 زیاتر خانەنشینی لە هەرێمی کوردستان هەیە. لەو 240,000 زیاترە نزیکی 140,000 لەو جۆرە خانەنشینیە نایاساییەن کە بەداخەوە پارتی و یەکێتی بۆ کڕینی ئیرادەی خەڵک بۆ ئیستیغلالکردنی دەنگ و ڕەنگ و ئازادی ئینسانی ئێمە خەڵکیان بە ناحەق خانەنشین کردووە و ئەم خانەنشینیانە زۆر بەداخەوە بە ناوی پێشمەرگەوە زۆربەیان کراون کە زۆربەی زۆری ئەمانە یەک ڕۆژیش لە ژیانیانە پێشمەرگە نەبوون یان ئەوەیە بە پێی یاساکانی خانەنشینی ئەمانە ناپێورێن لە دەرەوەی یاساکان هەڵدەوەشێتەوە بە پێی ئەم یاسایە ئەم خانەنشینە نایاساییانە هەڵدەوەشێنەوە. دووهەم لیستی شەهیدان و کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئەو دوو پارتە دەسەڵاتدارە لیستی شەهیدانیشیان تێکەڵاو کردووە لەگەڵ لیستێک کە بە لیستی جاش و دز و پیاوخراپ و هەموو ئەو جۆرە خەڵکانەی کە ناکرێ دوور و نزیک
لە ڕیزی تۆماری شەهیدانەوە تۆمار بکرێن کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت زۆر بەداخەوە هەر پارتی و یەکێتی بە دەیان خەڵکیان بە سەدان خەڵکیان لە وڵاتە تەنها بۆ کڕینی وەلای سیاسی هێناوەتە ناو کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەتەوە کە لە کاتێکە ئەوە نیە بەڵام خەڵکانی تر هەم خاوەن پێداویستی تایبەتن کەم ئەندامن بە فعلی حەقی ئەویان هەیە ئەم مافەیان پێ بدرێ پێیان نەدرێت بەڵام وەکو پۆلیسی شەیدان ئەماش جاش و مستەشاری تێدا ئەمە ئێمە بەڵێ بێگومان بەڵێ هیچ گومانت لەوە نەبێ بۆیە ئێمە لەم یاسایەدا پێداگریمان کرد شەڕمان کرد لەسەرەوەی کە دەبێ مادەیەک هەبێ بڕگەیەک هەبێ بۆ ئەوەی ئەم لیستانە پاک بکرێنەوە و ئەمەشمان چەسپاندووە چوارهەم یان سێهەم هێزەکانی پێشمەرگە و یەکەکانی هەفتا و هەشتا کە ئەمە ئیشکالێکی بناڕەتیە ڕاستە ئێمە پێشووتریش پرۆژە بڕیارمان بۆ ئەم مەسەلەیە هەبووە لە پەرلەمانی کوردستان بەڵام لەم یاسایشدا ئێمە شەڕی ئەوەمان کردووە کە بە فعلی دەبێ ئەم یەکانە هەڵوەشێنەوە و تێکەڵاو بکرێنەوە و هێزێک لە سایی وەزارەتی پێشمەرگا دروست ئێمە لە هەموو کێشەکانی تێدەگەین کە تەنانەت ئەو لیوانەش پێشووتر کە هیچیان گرت بۆ چواردە لیوە لە کونفەیەکوونێکا کاتێک لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە لێک جیاکرانەوە بەڵام دەبێ ئەم هەنگاوانە بنرێ دروستکردنی بەسەرچاوە دروستکردنی یەک مەرجعی خانەنشینی یەک بەڕێوەبەرایەتی بۆ هەموو خانەنشینانی هەرێمی کوردستان ئێمە لەم یاسایە جێگیرمان کرد کە پێشووتر چەندین ناوەندی جیاواز هەبووە کە خەڵکی لێ خانەنشین کراوە و ئەمەش سەرچاوی ئەو هەموو گەندەڵیە بوو کە لە بواری خانەنشینیە هەبووە بڕینی یەک جار زیاتر سوودمەندبوون لەوەی گشتی کە نزیکەکاتەوە لە 80,000 کەس کە دوو موچە و زیاتریان هەیە لەم یاسایە ئەمانە چارەسەر کراوە کەمە زۆر زۆر گرنگە پێویستە لە بەرچاو بگیرێ مەسەلەی پاشەکەوتی موچە کە ئیشکال و نیگەرانی موچەخۆرانی هەرێمی کوردستانە ئێمە لەم یاسایەدا جێگیرمان کرد کەەوە قەرزە لەسەر حکوومەت و بڕگەیەکمان داناوە کە موچەخۆر دەتوانێت بڕی پاشەکەوت کراوەکەی بۆ دانەوەی قەرزەکانی بە حکوومەت بەکاربهێنێت کە ئەمەش خاڵێکی گرنگ و جەوهری بوو جیا لە دامەزراندنی سندوقی خانەنشینی کە دەبوو لە 2006ەوە بە پێی یاسادان بمەزراندایە بەڵام بەداخەوە ئەمەشیان نەکرێت قسە لەسەر بڕگەی خانەنشینی پلەباڵەکان دەکەن چۆن هەموار بکرێتەوە بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕی کورت و دواتە دەگەڕێن و لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان مێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندۆق بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان لێوان لێو بووە لە خۆشیەکان ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین
شۆکۆلاتەی بوندوقی تاڵی فەرمەند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و ڕیقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆنخۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووەکاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان. شکوری خانگە بگەڕێن و لای بەڕێزت. پێشتر بەڕێزت باس لەوە کرد کە ئێوەکو فراکسیۆنی کۆمەڵ پرۆژە یاسایەکتان پێشکەش کردووە بۆ کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان. ئەو ئیشکالێتی کە بۆ ئەو ناڕەزایەتیە بوو لەسەر ئەو بڕگەی کە لە یاسای چاکسازی و لە خانەنشینی و موچەدا بوو، دەتوانرێت ئەم پرۆژەیە ئەمە چارەسەر بکات؟ بەڵێ ئێمە پێمان وایە ئەو پرۆژە ئێمە ئامادەمان کردووە بە نیازین کە پێشکەشی بکەین. خۆی کێشەکە لە چێدایە؟ دیارە موچەی پلە باڵایەکان خۆی چەند زارێک هەموار کراوتەوە تا ئێستا، ئەو سێمین جارە کە هەموار دەکرێتەوە. دوو جاری پێشتر زیادی کردووە، بەڵام ئێمە ئەو جارە هاتوین داوای کەمکردنەوەمان کردووە. ئەو یاسا خانەنشینێک کە تایبەت بە پلە باڵاکانە لە هەرێمی کوردستانە کە ئێستا پیادە دەکرا، تا ئێستا پیادە کراوە، هەر پەرلەمانتارێک یاخود پلە باڵایەک بە لە 180 موچەکەی خۆی خانەنشین دەبوو، واتە بە لە 180 کۆی موچە و دەرماڵەکانی خانەنشین دەبوو. بەڵام ئێمە لەو یاسایە هاتوون کەممان کردوێتەوە، کردمان بە لە 125. هەرچەندە ئێمە 37 پەرلەمانتار کە لە فراکسیۆنی کۆمەڵ و یەکگرتو گۆڕان ئێمە داوامان کرد کە هێشتا لەو بڕژ کەمتر بکرێتەوە، بە لە 120 دەست پێ بکە بۆ هەر ساڵێکی خزمەت بە لە 101 بی. و ئێمە زۆر پێداگریمان کرد لەسەرەوەی کە یاسای خانەنشینی موحەد کە یاسای ژمارە 9 2011 کە یاسایەکی خانەنشینی موحەدە لە هەموو عێراق پیادە دەکرێت، ئەوش لە هەرێمی کوردستان پیادە بکرێ کە هەر پلە باڵایەک وەکو هەور فەرمانبەرێکی ئاسایی مامەڵەی لەگەر دەکرێت بە 15 ساڵی خزمەت و 50 ساڵی تەمەن خانەنشین دەکرێت. بەڵام وەزیری دارایی کە خۆی لە ناو هۆلی پەرلەمان بوو وتی ئەگەر ئەم یاسای موحەدە جێبەجێ بکەین لەبەرەوەی کەمترین موچە لەم یاسایە 400,000 دینار بوو، واتە کەمترین موچەی خانەنشینی دەبوو بە 400,000. وتی ئێمە دەبێ مانگانە بڕی 51 ملیاری تر بخەینە سەر ئەو بڕەپارەی کە مانگانە دایدەنین بۆ موچە. ئێمە لە بەتایبەتی ئەو سێ فراکسیۆنە و ئەندام پەرلەمانی تر لە فراکسیۆنەکانی تر زۆر پێداگریمان کرد. دوای پێداگریەکی زۆر ئینجا کەمترین موچەی خانەنشینی کرا بە 300,000. هەرچەندە ئێمە ئەو بڕەمان پێکەم بوو و دەنجیشمان پێ نەدا، نەکمان بە 400ەکەدا، بەڵام بەداخەوە 37 دەنگ بەرامبەر بە 52 دەنگ دۆڕاندمان. بەڵام من پێم وایە بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا هەنگاوێکی باش بوو، لەبەر ئێمە هاتوین دووشتمان کردووە. یەکەم شت موچەی پلە باڵاکانمان دابەزاندووە لە 180 بۆ لە 125 زائیدە شەهادە و ساڵانی خزمەت. ئینجا ئەوانەی تر کە 77,539 خێزان لە هەرێمی کوردستانە موچەکانیان لە خوار 300,000 150 200 زۆرترینەکەیان 240,000. ئێمە هاتوین بۆمان کردوون بە 300,000. هەرچەندە ئێمە 300,000ەکەمان پێکەم بوو، زۆر پێداگریمان لەسەر 400ەکە کرد، بەڵام بەداخەوە کە دەنجینێنە. بەڵام بەداخەوە
نیگەرانی لەلایەن خەڵک دروست بوو و لەلای شتریشەوە بەڕاستی لە مادە کۆتاییەکان هەندێک بڕگە و مادەی زۆر باشی تیا سەسپێنرا لەمانە کە کردنەوەی ژمارەیەکی حیسابی بۆ سەرجام فەرمانبەران و ئەو بڕە پاشەکەوتەی کە هەیەی بۆی دەخرا ئەو ژمارە حیسابیە و ئێمە دیسان پرۆژەیەکی ترمان کە لە 16 پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ ئەوەی ئەو بڕە پاشەکەوتەی لای حکومەتە بگەڕێندرێتەوە. خۆشبەختانە 3 مادە کە ئێمە لەو پرۆژەدا لەنا ئەو پێشکەشمان بە سەرۆکایەتی پەرلەمان کرد لەو پرۆژە گشتگیرە جێگای کرابەوە و ئێمە لەنا هۆلی پەرلەمان داوامان کرد دیسان ئێمە لەبەر داوامان کرد بە قۆناغبەندی ئەو بڕە پاشەکەوتە بۆ خەڵکی بگەڕێنێتەوە سوی لەم نێو ناتوانم کە بڕی زیاتر لە 8 ملیارە داوامان کرد کە بخرێتە ناو ئەو پەیڕەوە ناوخۆیی کە بە هەماهەنگی نێوان وەزارەتی دارایی و حکومەت و لێژنە پەیوەندیدارەکان ئامادە دەکرێت. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی ئەو بەرگەی کە زۆرترین ناڕەزایەتی لەسەر بوو لەسەر خانەنشینی پلە باڵەکان کە ئێستا ئەم یاسایە گەڕاوەتەوە پەرلەمان دەتانوێت چۆن هەموار بکرێتەوە یاخود مەترسینیە کە پەک بخرێت یان ئەم یاسایە جارێ نەخرێتە بەرنامی کاری دانیشتنی پەرلەمانەوە؟ بەڵێ دیارە هەموارکردنەوە دوای ئەوەی کە سەرۆکی پەرلەمان واژووی دەکا لەوە لە ڕۆژنامەی فەرمی وەقائع بڵاو دەکرێتەوە ئینجا دوای ئەوە دەکرێت فراکسۆنێک یان چەند فراکسۆنێک یاخود دە ئەندام پەرلەمان پرۆژێک پێشکەشکەن بۆ هەموارکردنەوەی بڕگە و بابەت. بەڵام لە ئێستادا ناتوانین بڵێن هەموار لەبەرەوەی هێشتا سەرۆکی پەرلەمان کە جێگری سەرۆکی پەرلەمان کە ئێستا دەوری سەرۆکی پەرلەمان دەبینی واژووی نەکردووە کە واژووی نەکردووە داوای گەڕانەوە دەکا بۆ ناو هۆلی پەرلەمان کە پەرلەمانتاران دوای گفتوگۆکردن و هەماهەنگی نێوان فراکسۆنەکان و لێژنە پەیوەندیدارەکان ئەو بڕگە و مادانەی کە سەرنج و تێبینیان لەسرە جارێشتر دەستکاری دەکرێتەوە و دەخرێتە دەنگدان. من پێم وایە ئەم جاریان ئێمە پرۆژێکمان وەک باسم کە پێشکەش کردووە بەڵام پێم وایە ئەم جارە زۆرترین دەنگ بۆ ئەوە دەبێت کە ئەمە پەسەند بکرێتن یاسای خانەنشینی موحەد ژمارە 9 ساڵی 1911 کە لە حکومەتی ناوەند دەرچووە ئەمە جێبەجێ بکرێت ئەمە بە تایبەتی بۆ پلە باڵایەکان کە بە 50 ساڵی تەمەن و 15 ساڵی خزمەت خانەنشین بکرێت. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لەگەر ئەوە داین کە لەبەرەوە وەکو هەموو فەرمانبەرێک مامەڵەی لەگەر دەکرێت. بەڵێ بەس هیچ مەترسیەک نییە بۆ گەڕاندنەوەی ئەم یاسایە ئەو بەمانای پەکخستنی بێ بۆ نەجارێک تر نەخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە بۆی هەموار بکرێتەوە چونکە ئەگەر یاساکە هەموو بڵێن پێداچوونەوەی پێدا نەکرێت یاخود دووبارە و بەرگەی پلە باڵەکان گۆڕانکاری تێنەکە بە یاسا کۆنەکە کار دەکرێت کە موچەی پلە باڵەکان زیاتریشە. بەڵێ دیارە هەولێک هەیە بۆ ئەوەی ئەمە سەرنەگرێ بە تایبەتی ئەوانەی کە لەم یاسایە زەرمەند دەبن کە زیاتر وەکو لە 62,000 کەس کە موچە و منحیان هەیە 2 موچە و 3 موچە و بندیوارن و بە شێوەیەکی ناسایی خانەنشین کراون یا ئێستا ژیان لە دەرەوەی وڵات لە ئەوروپا دەبەنە سەر کەسی لێرە موچەی خانەنشینی وەردەگرن ئەمانە لە هەوڵێکی بەردەوامدان و بە هەموو قووەتی خۆیان هەوڵ دەدەن کە ئەم یاسایە پەک بخرێ و زێبەجێ نەکرێ بۆی بەرژەوەندیەکانی ئەوان نەکەوێتە مەترسی و موچەکانی ئەوان بەردەوامی هەبێ کە بەداخەوە ساڵەهای ساڵە ئەو موچەیە بە شێوەیەکی زۆر نایاسایی و ناشەرعی وەردەگرن. بەڵێ سپاس دەکەین کاک ئومێد سەبارەت بە ئەوەی کە هیچ وادەیەک دیاری کراوە بۆی کە ئێستا سەرۆکاتی پەرلەمان یاسەکە هێناوەتەوە ناو هۆڵی پەرلەمان مەسەلەن گۆڕانکاری تێدا بکرێت ئەم یاسای ئەو بەرگانی کە ناڕەزایەتی لەسەر هەبوو یاخود مەترسی پەکخستنی هەیە؟ سپاس دەکەم بێگومان سەبارەت بۆ قسە ئەەکەم کە ئایا مەسەلەی وادە دیاریکردن بۆ گەڕانەوەی ئەو یاسای بەڵام پێم خۆش بوو هەرەوە هەندێک ڕاست بکەمەوە کە مناقەشەی زیادکردنی 400,000 دینارەکە لەسەر ئەساسی ئەوەش نەبوو کە ئەو پارەی دەگەڕێتەوە
لە ئەنجامی جێبەجێکردنی یاسای چاکسازی خانشینی ناتوانێت ئەو پارەیە زیادەیە دابین بکە کە بۆ بەرزکردنەوەی موچەکە پێویستە بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی کە نوێنەرایەتی ئەو حکوومەتەیە کرد لە ناو جەلسەی پەرلەمان بۆ خۆیان نەیانویست ئەو دان بەوە دابنێن ئەو پێشنیارە جێبەجێ بکرێ چونکە موچەی هەموو ئەوانەی کە لە خوار 400,000ەوەن خانەنشی 33 ملیار دینارە 33 ملیارە بۆ ئەوەی هەر هەمویان لە 400,000 کەمتر وەرنەگرن دەبوو بە 51 ملیار دینار واتە پێویستی بە 18 ملیار بوو زیاد بکرێ ئێمە ئەوەشمان پێگوتن لە ناو جەلسەی پەرلەمان و بۆ لە دەرەوەش ئەوەمان ڕاگەیان بۆ خەڵک لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی کە هەر خۆیان بەرپرسانی حکوومەت بە چەند شێوەیەک باسییان لەو بڕەپارەیە کردووە کە یاساکە دەیگێڕێتەوە هەندێکیان گوتویانە 150 ملیار دینار دەگێڕێتەوە هەندێکیان وتوانە 100 ملیار دینار واتە ئەگەر بە تەخمینیش بێ وەک خۆیان وتیان واتە ئەمە دقیق نییە تەخمینە لە 150کە 50 بە خاتری تەخمینەکەی ئەوان دابنی 100 ملیار دەگێڕێتەوە نەخێر 50 ملیار دەگێڕێتەوە زۆر بە ئاسانی دەتوانرا بەو پارەی یاساکە دەیگێڕێتەوە حەلی 400,000ەکە بکرێ بەڵام بەداخەوە نەیانویست ئەوە بکەن کە ئێمە پێشنیارمان کرد و جەختمان لەسەر کردەوە بەڵێ بۆ یاساکە ئێستای جوادەیەک دانراوە هیچ جوادەیەک دیاری نەکراوە بەداخەوە ئێمە چاوەڕێ ئەوە بووین کە لەو جەلسەی ئەخیری پەرلەمان کە پێویست بوو ئەنجام درابە وە سەرۆکایەتی پەرلەمان بەبێ گەڕانەوە بۆ فراکسیۆنەکان کۆتایی بە ئەو خولی تەشریعیە هێنا پێویست بوو لەوێ بخرێتەوە بەرنامەی کار و حەلی ئەو کێشەیە بکرێت کە هەمومان لەسەری هاتی خواستێکەیە بۆی لەگەڵ بینیان ڕاشکا و بیت یعنی هەوڵە بێ کەم یاسەیە مەسەلەن پەک بخرێ من پێم خۆشە چەند سەرنجێک لەسەرەوە بدەم یەکەم جوڵاندنی ئەو بابەتە چەند ئامانجێکی هەبوو زەربەدان لە پەرلەمان وەک دامەزراوەی نوێنەرایەتی خەڵک و پیشاندانی ئەم دامەزراوەی وەک دامەزراوەیەکی زیادەی بێکەڵک و ئەمەش ئامانجێکی گەورەی دەسەڵاتی لە پشتە بێئومێدکردنی خەڵک لەم دامەزراوەیە بە ئامانجی بەشداری نەکردنی خەڵکانی ناڕازی بە تایبەتی لە هەڵبژاردنەکان و پیشاندانی ئەم دامەزراوەیە ئامانجی دووهەمیان وەک جێگایەک بۆ بازرگانی و کەڵگوەرگرتنی دارایی و بەرژەوەندی کەسی ئەو کارکتەرانەی بەبێ جیاوازی دەڵێم کە من لە هەموو فراکسیۆنەکان و لە هەموو ئەندامانی پەرلەمان بەرگری دەکەم کە هەر یەکە و بە شێوەی جیاواز و لە ڕوانگەی خۆیەوە بەرگری بە ئاستی جیاواز بە ڕێژەی جیاواز لە بەرژەوەندی خەڵک کردووە کە ئێمە پێمان وایە ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان زۆرترین پێداگریمان لەسەر بەرژەوەندی خەڵک کردووە پیشاندانیەتی وەک جێگایەک بۆ ئەم بازرگانیکردنە و دوجار بۆ ئەوەی خەڵک ئەسڵان هیچ بڕوایەکی بەم دامەزراوەیە و نەبوو لەو خەڵک حەقی نەک هەرگلەی هەیە حەقی هەموو شتێکی هەیە قسەم لەسەر ناڕزایی خەڵک و حەقی خەڵک نیە خەڵک حەقی هەموو شتێکی هەیە بەڵام ئەوەی لە پشتی ئەم جوڵاندنەوەیە من نمونەیەکی بەسیریانی باز دەکەم هەندێک خەڵک کە ئەوانش حەقی خۆیانە و ناڕزاییە دەربڕن بە ناوی چالاکوانەوە لەگەڵ ئێمە قسەیان کردووە بە 2 هەفتە پێش ئەو مەوعیدە لەگەڵ خۆمان لە کەناڵێکی ڕاگەیاندن بەسەر سەختانە بەرگری لە دەسەڵاتی مافیایی نەوتفرۆشی هەرێمی کوردستان کردووە لەگەڵ ئێمە دانیشتووە باسی دادپەروەری کۆمەڵایەتی کردووە بەبێ ئەوەی سەرنجێک لە خۆی بدا کە ئەو چۆن بەرگری لەو چەتەگەریە دەکا کە دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەوە 20 ئەوەندە ساڵە پەرەی پێدەدەن پێم خۆشە ینی یەک ئیخاڵی تر پرسیارەکە ئەوەیە ئەم دەسەڵاتە کە دەیەوێ پەرلەمان وەک دامەزراوەیەک سەرباری ئەو ڕۆڵە لاوازەی کە هەیەی وەگوتم هۆکارەکە کارکتەرەکانی پەرلەمان و دامەزراوەکە نییە بەڵکو هۆکارەکە دۆخە سیاسی و نادیموکراتی ئەو حیزبە سیاسیانەیە کە دەسەڵات دەگرێت بەدیلی پەرلەمان چییە؟ دیوەخانە مەکتەبی سیاسی حیزبەکانە کۆبوونەوەی حیزبەکانە بۆیە ئەو حیزبانەی کە دەیانەوێ پەرلەمان هیچ جێگایەکی لە پرسە سیاسی و یاسایی و چارەنووسسازەکانی هەرێمی کوردستاندا نەبێ دەیانەوێ ئەم دامەزراوەیە بە شێوەیەک
تێک بشکێنن کە خەڵک بۆ دیوەخانی حیزبەکان و دیوەخانی سەرۆکخێڵە سیاسیەکانی خۆیان بگەڕێت. سپاس دەکەم. شکری خانەگە بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بۆی کە تا چەندێک گرینگە و فشارەی کە هەبوو بۆ نمونە ئەو ناڕزایەتی کە بوو کە ناڕزایەتێکی حەق بوو لەسەر موچەی پلە باڵاکان بۆ هەمان شێوە بۆ شەفافکردنی داهاتینەوت داهاتەکانی ناوخۆ ئەم ناڕزایەتی شەبێەوە پاڵپشتیەوە بکەن وەکو پەرلەمانتاران بۆ شەفافکردنی داهاتینەوت و سەرچاوە دارایەکانی تریێرێ. بەڵێ ئێمە ڕێز لە هەموو ناڕزایەتیەکان دەگرین و پێمان وایە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر ماندوو کراوە زۆر هیلاکە لە ڕووی دەرونیەوە و بەڕاستی مافی زۆر پێشێل کراوە ماوەی لە 2016ەوە ڕێنما بەپی ڕێنمایی ژمارە 6 کە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە پاشەکەوتی موچەی بەسەرداسە پێدراوە هەموو ناڕزاییەکان لای ئێمە جێگای ڕێزە. بەڵام بەڕاستی من پێم وایە بەڕاستی کەسانێک کە موچەکانیان دەبڕا و ئەمانە بە شێوەیەکی پلانداڕێژرانە و لە لای شتریشەوە بۆ شکۆی شکاندنی شکۆی پەرلەمان و پەرلەمانتاران ئەمانە بە شێوەیەکی پلانداڕێژرانانە کە لە ڕاستیدا وەکو پێم وایە بڕاستی هەر هەموو پەرلەمانتارن و بە تایبەتیش ئەم سێ فراکسیۆنە زۆر بە سەختی و بە چڕی بەرگریمان دەکرد مافی خەڵک لەسەر بژێوی خەڵک و هەموو ئەو بەرگە و مادانەی بەرژەوەندی خەڵکە ئەمە بەرگریمان لەوە کردووە بەو ئاراستەمان بردووە. بەڵام من دوجار دەرێم کوی پرۆژەکە بڕاستی لە بەرژەوەندی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە و پێم وایە لەم خولەی پەرلەمان کە لەم خولی چواری پەرلەمان تا ئێستا یاسای ئاوا باش نەهاتوێتە پەرلەمان لەبەرەوەی ئێمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ناوهۆلی پەرلەمان لە دوا ڕۆژ و ساتەکان ئەو پێشنیارەمان کرد کە ئەو بڕەپارەی کە لەو چاکسازیە دەبینێتەوە دوای سێمان کە جێبەجێ دەکرێت وەزیری دارایی جارێک بگەڕێتەوە ناو هۆلی پەرلەمان ئەو بڕەپارەمان بۆ دیاری بکە ئینجا پەرلەمان دیاری بکە کە ئەو بڕەپارە بۆچی سەرف دەکرێتەوە. پێداگری زۆر ئەومان کرد کە دوجار و سەسپێندراش کە ئەو بڕەپارێک کە دەبینێتەوە دەبێت لە بخرێتە سەر موچەی سەرجەم فەرمانبەرانیش و بە تایبەتیش خاوەن پێداویستە تایبەتیەکان و ئەوانەی کە موچەکانیان نزمە بەرز بکرێتەوە. بەڵێ کاتمەکەم ماوە سەبارەت بۆی کەەوە بەڵێن بە خەڵک دەدەن ئەوەی کە بڵێن ناڕزایەتی لەسەر بوو ئەم جارە کەمترین موچەی پلە باڵەکان ئەگەر یاسەکە دەستکاری کرا کەمترین موچە بۆ پلە باڵەکان بێت بە کورتی بێ سپاس دەکەین. بەڵێ دیارە خۆی موچەی پلە باڵایەکان خۆی بەرزە هەرچەندە ئێستا کە لە 125 پلە باڵەکان لە 125 موچەی خۆیان وەردەگرن بەڵام ئەگەر برێت لە حالەتێکدا کە باری دارایی و ئابووری ئاسایی بێتەوە ئەو ئێمە ئەو پرۆژەمان ئامادە کردووە داوامان کردووە بەرزترین موچەی پلە باڵە بە 5 ملیۆن ئەگەر بە 5 ملیۆن ئینجا بە لە 125 خانەنی شین بکرێ زائیدەن بڕوانامە و ساڵانی خزمەت ئەو ئۆتۆماتیک چیان کەم دەبێتەوە و من پێم وابوو بەڕاستی بە قەناعەتی خۆم لە هیچ حالەتێک ئەوەی کە لەم یاسایە تەسبیت کراوە جێبەجێ نەدەکرا لەبەرەوەی یا ئەوە تا وەکو نوێنەری حکومەت کە لەوێ دەرێبووتی ئێمە بە نیازین کە موچەی پلە باڵەکان کەم بکەین بەڵام چاوەڕێی ئەوە دەکەین کە ئەگەر ئەمە یەکلابیتەوە لەگەر حکومەتی ناوەند بگەینە هەماهەنگی و ڕێککەوتن ئەو ئۆتۆماتیکیان هەموو یاساکان وەکو ئەوانی لێ دێتەوە واتە یاسای خانەنشینی موحەدی ژمارەنەوەی 2011 جێبەجێ دەبێتن ئەوە ئیلغا دەبەوە. بەڵام لە هەموو حالەتەکان بەڕاستی دەبێت من پێم وایە لە لای خەڵک بە شێوەیەکی گشتی هەڵە تێگەیشتنێک هەبوو هیوادارم هەموو خەڵکی هەرێمی کوردستان خۆیان ئەم یاسایە کە لە 24 مادە و 48 بڕگە پێک هاتووە بخوێنەوە بۆ ئەوەی خۆیان زیاتر بەرچاوڕوون بوون و ئەو سەرنج و تێبینی و نیگەرانیان هەیە لایەن نەمینێ. بەڵێ سپاس دەکەم کاکمێ زۆر بە کورتی سەبارەتەوەی کە تا چەند گرنگی چەکسازی ڕاستەقینش بۆم لە کەرتی نەوتیشا بکرێت ئەو شارێ لە شەقەمە بۆ موچەی پلە باڵەکان بۆ داهاتی نەوتی شەبێت. بە دڵنیایی من زۆر بە کورتی چەند خاڵێک دەخەمە ڕوو هەموو ئەو وروژانە کۆمەڵایەتی کە ڕوویدا خۆزگار لەسەر داهاتی نەوت هەر لە ئەسنای مناقەشەی ئەو یاسایەدا ئێمە
بوو بە شخصی لە وەک ئەندامێکی لیژنەی نەزاهەت چەند دۆسیەیەکی بە فیڕۆدانی داهاتی نەوت کە لە 350 ملیۆن دلار و 200 ملیۆن دلار و 150 ملیۆن دلار و زیاتر لەوە خستومانەتە ڕوو لە پارەی نەوت کە بە فیعلی دزراوە. یەک کەس یەک چالاکوانی مەدەنی یەک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی نمبینی خۆپشاندانێک لەسەر ئەم مەسەلەیە بکە کە پێویستە ئێمە ڕێکاری یاسایی لە باڵەکان بکرێت لەسەر نەوتیش بکرێت دووشیان پێویستە لەگەڵ لەسەر هەردووشیان بکرێ هەرچی نادات پەروەریە پێویستە ئەوڕی لێ بدرێتەوە چونکە نەوت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەزە بە دووەکو شەوکوت تعاملیان لەگەڵ داهاتی نەوتا کردووە. هەندێک لەم پارەیان بە تەواوی بردووە، هەندێکیان بە ناوی پرۆژەی وەهمیەوە بردووە و هەندێک لەوەشیان بۆ کۆمەڵێک پرۆژەی کۆمپانیەکانی خۆیان تەرخان کردووە کە لە هەموو ئەو پرۆژانەی تەرخان کراون زیاتر لە 160 ئەو پارەی تەرخان کراوە زیادە بۆ گیرفانی دەسەڵاتداران و خاڵ کۆمپانیەکان. پڵین 60 داهاتی نەوت بۆ حیزب دەڕەوە چینتۆ ڕەنگە لەوەش زیاتر بێت. سوپاس دەکەم، سوپاس بۆ هەردوولاتان، سوپاس بۆ بینێرانی بەڕێز تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.